چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک جەخەلەسە بەشداری ناوچە جێناکۆکەکان لە ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستان دەکەنەوە و مەرجی بەشداری کەرکووک و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بە دوو فاکتەری سەرەکی سەرکەوتنی ڕێفراندۆمەکە دەزانن. دەبایە پێش ئەوەی کاتێ دیاری بکرێ بۆ ڕێفراندۆم لە مانجینۆیە ئەوایە لیژنە هەبێ پەیوەندی بە عێراقەوە بە وڵاتانی دراوسێەوە بە وڵاتانی دنیاوە بکە و لیژنەی فەنیش هەبێ ئەمانە هەمووی کار بکەن ئاسانکاری بکەن بۆ ئەوەی ئەو لیژنە فەنیانە هەم زۆرفە سیاسەکە بگونجێنن هەم هۆکارە فەنیەکان بگونجێنن بۆ دەستپێکردن و دیاریکردنی وادەی ڕێفراندۆم. بەڵام بەداخەوە کاتەکەیان دیاری کردووە کە لە مانجینۆیە من پێم زۆر زەحمەتە و ئاسانش نییە ئەمان کە لە دوای دەست نیشانکردنی کاتەکە ژیانیان دروست کردووە بۆ سەردانی لایەنە سیاسەکانی جیهان و ناوچەکە و عێراق و هەروەها بۆ قەزەی ناوچە دابڕێنراوەکان. زەمانەتی ڕێفراندۆم ئیرادەی گەلە و ئەگەل ئەبێ ئیرادەی بۆ هەبێ کە ئەم ڕێفراندۆمە سەر بخات و هەمومان بە بەڵێ جواب بینەوە وەلایانی بەرپرسیش کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانن و بەجددی ئەم مەسەلەی وەرەگرن کۆی ئەو کێشە ناوخۆیانی کە لە هەرێمی کوردستانە هەیە چارەسەر بکرێت. دواتر کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان ئەبێ دابڕاو نەبن و بەشدار بن لە ڕاپرسی یا گەشتپرسی بۆ ئەوەی ئەم ڕاپرسیە بەڕاستی ئەبێتە خیتاب یا گوتار یا داوای نەتەوەکەمان چونکە زۆر گرنگە پێویستە ئەم ناوچانە بەجددی بەشداری بکەن و بەشداری کارە بکەن بۆی کەمە بتوانین هەمومان لە داهاتووە چۆنەڵی ڕای لێنتەوەکەمان ببێتە ڕای هەموو حیزبێکی سیاسی وە گرنگە بنسبەتی ئەومان. پسپۆڕێکی بواری هەڵبژاردن و ڕاپرسیش ڕای دەگەیەنێت ڕێفراندۆم مەسەلێکی یاساییە و دەشتێ بۆ بەشداری ناوچە جێناکۆکان لە ڕێفراندۆمەکەی هەرێم پێویستە پشت بە مادەی 140 ببەسترێت. ڕاپرسی ئەگەر مەبەستمان ڕاپرسی بێ بگەڕێنەوە بۆ گەل بۆ پرسێکی دیاریکراو بە تاکید دوو جۆرمان هەیە جۆری یاسایی واتە بە پێی یاسا بیکەین و جۆرێکشی نایاسایی ینی زۆر جا هەیە ئەگەڕێنەوە بۆ گەل بە شێوەیەکی ترێمە لە 2005 بوو ڕاپرسی کرا لە دەرەوەی شتی ڕسمەکانە نەیاسای هەبوو نە هیچ شتێکی بوو کەس یاترافی پێ نەکرد. ئێمە لە ناحیە یاسایەکەی من وەکو یاساناسێک ئەگەر پەرلەمان نەبێت و یاسایەکی بۆ دەرنەکەوە بزانێ نسابی سەرکەوتنی چەنە ئەمە من بە ڕاپرسی نازانم ناکرێت. ئەگەر ئێمە تا ئێستا پابندین بە دەستوری عێراقی 2005ەوە دەستوری عێراقی دائیمی 2005ەوە واتە ئێمە تا ئێستا مادەی 140 لەکایەیە 140 حەسم نەکراوە 140 بە هەرسێ قۆناخی ئەخیر ڕاپرسیە. بەڵام ئێمە چۆن ئەتوانین بڵین ئەو دوو قۆناخە تێپەڕی و ئەمە تێنەپەڕیەوە ئیتفاق لەگەڵ حکوومەتی عێراقیە. ئەگەر بکرێت لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەو ئیتفاقە بکرێت زۆر تەبیعیە ئەکرێت. بەڵام بە شەرتێک پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و یاسا دەرچێت لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی بزانین ڕێفراندۆمەکە چۆن نەکرێت. ڕێفراندۆم بێ یاسا ناکرێت. وەک شارەزانی بوارەکە ڕای دەگەیەنن کردنەوەی نووسنگێکی کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم لە کەرکووک پێویستە و لەوەش گرنگترە ڕێوشۆنە هونەری و لۆجستیەکان بۆ ڕێفراندۆم لە کەرکووک ئامادە بکرێن. لە سایبوونی پەیوەندیەکی ناتەندروست لە نێوان هەرێم و بەغدا ئاسوی سەرکەوتنی ڕێفراندۆم لە ناوچە جێناکۆکان چی دەبێت لە کاتێکدا لە ڕووی عەمەلیشەوە ئامادەکاری بۆ ڕێفراندۆم لەم ناوچانە نەکراوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.